بەڵێ زانە سڵاوی خواتان لێبێت دیارە وەکو ئاگادارن یعنی نزیک دەبینەوە لە جەژنی قوربانی پیرۆز لە ئێستاشدا دەرگای مزگەوتەکان بەهۆی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا داخراون و تا ئێستا نەکراونەتەوە. دیارە ڕۆژی چوارشەمە ئەوەی کە من بزانم کۆبوونەوەی کرابوو لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڕیاری ئەویان دابوو کە لە شەمەوە دەرگای مزگەوتەکان تەنها بۆ نوێژە فەرزەکان دەکرێتەوە، نوێژی هەینی ئەنجام نادرێت و نوێژی جەشن ئەنجام نادرێت لە مزگەوتەکان. بەڵام هەفتەیەک دوایەوەی کە جەژنی قوربان کرا لە هەفتەی دوای ئەوەوە نوێژی هەینیش لە مزگەوتەکان ئاسایی دەبێتەوە، بەڵام لە ڕۆژی شەمەوە بۆ نوێژە فەرزەکان ئاسایی دەبێتەوە. بزانین یعنی من پرسیاری ئەوە لە کاک فەریدونەکەم بەڕێوەبەری گشتی ئەو قافی سلێمانی بزانین ئایا نوێژی جەژن لە مزگەوتەکانی سلێمانی دەکرێت یاخود نا. کاک فەریدون سواز و ئامادەبوونت ئەگەر پێمان بڵێ ئەم لیژنەیە کە بڕیاری دابوو ئێوە تا چەند پابەندی بڕیارەکانی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەبن، ئایا نوێژی جەژن لە سلێمانی ئەنجام بدرێت یا بەخشندەی میهرەبان ئێوە خۆتان ئاگادارن ئێمە لە هەفتەی ڕابردوو داوامان لە ژووری ئۆپەراسیۆنەکانی پارێزگای سلێمانێکی کەوا دەرگای مزگەوتەکان بکرێتەوە بە شێوەیەکی ئاسایی. سێشەمەی ڕابردوو کۆبنەوەی لیژنەی باڵای ڤایرۆسی کۆرۆنا بۆ لە شاری هەولێر پارێزگارەکانیش بەشداریان لەو کۆبنەوەیە کردبوو، پارێزگاری جەنابی پارێزگاری سلێمانیش بەشداری کردبوو. ئەو پێی ڕاگەیاندین کە بڕیاری لیژنەکە ئەوەیە کە لە ڕۆژی شەمەوە دەرگای مزگەوتەکان بکرێتەوە بەڕێنماییەکانەوە، بەڵام تەنها بۆ نوێژە فەرزەکان و نوێژی ئەم جومعەیە ناکرێت و هەروەها نوێژی جەژنیش ناکرێت. دیارە ئەوان ئەو بڕیاریان بۆ ئەوە داوە کە پەتای کۆرۆنا لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانیشا بەرەو خاوبوونەوە ئەڕوادوای ئەوەی کە تەشەنەسەندنێکی زۆری بەخۆیەوە بینی ئەیانەوێ ئەم جومعەیەش بەریەکەوتن نەبێ، هەروەها لە جەژنیشا لەبەر ئەوەی لە جەژنا پیرۆزبایی کردن و هاتوو چۆ و تەوقەکردن و ئەمانە هەیە لە ترسی ئەمە بڕیاریان داوە کە نوێژی جەژنیش نەکرێ و ئێمە ئەجینا ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئەو قافی سلێمانی و وەکو زانایانی شاری سلێمانی بەڕاستی داوامان کردبوو کە لەم جومعەیەوە مزگەوتەکان بکرێتەوە بە شێوەیەکی ئاسایی بکرێتەوە. بۆیە ئێمە ئێستا کێشەکەمان سبەینەیە کە جومعەیە ڕەنگە بەشێک بەڕاستی لە مزگەوتەکان دەرگای مزگەوتەکان بکەنەوە و جومعەش بکەن، چکە بە حەقەت مامۆسایانی ئاینی پێیان وایە کە هەموو شوێنەکان کراوەتەوە، بازار کراوەتەوە و من داوایان لێ ئەەکەم لێرەوە کە پابند بن بەو بڕیارەی ژووری ئۆپەراسیۆنەکانەوە بە بڕیاری پارێزگاری سلێمانی و تەندروستی سلێمانیەوە، چکەوان داوایان کرد بەڕاستی ئەم یەک دوو ڕۆژەش سەبر بگرین دوای جەژن وەزعی مزگەوتەکان ئاسایی ئەبێتەوە نوێژی جومعەش جێبەجێکرێت. کاک فەریدون ئەگەر لە ڕۆژی جەژنە ینی نوێژی جەژن ئەنجامدرا لە مزگەوتێکە وەکو لێپێچینەوە مامۆستاکەن یاخود هیچ لێپێچینەوە نیە و ینی چونکە وەکو خۆش ئاماژە پێکرد بەشێک لە مزگەوتەکان ئامادەن کە نوێژی جەژن ئەنجام بدەن. ئێمە داوایان لێکەین کە پابند بن بەو بڕیارەوە کە لە ژووری لە لیژنەی باڵای کۆرۆناوە دەرچووە و من بۆ خۆم تەوەقوعەکەم، یعنی ڕەنگە لە هەندێک شوێن چکە پێشتریش بەڕاستی هەندێک خڕوقاتمان هەبووە لە دەوروبەری هەندێک مزگەوت نوێژی جەماعەت و جومعەش کراوە، بەڵام مامۆسای ئاینی ئێمە نەیکردووە، خەڵکی کە کردوێتی. ئێمە داوایان لە یەکەین کە پابند بن و ئەم جەژنەش خۆڕاگر بن و نوێژی جەژن نەکەن. مەبەستم ئەگەر پابند نەبن کرا نوێژەکە ئێوە لێپێچینەوەکە والله لێپێچینەوەی ئێمە چییە؟ یعنی ئەم بابەتە خەریکە ناخۆش ئەبێت، یعنی مەوزوعەکە بە لێپێچینەوە چارەسەر نابێ، ئەمە ئەبێ جۆرێ لە قەناعەت هەبێەوە بڕوامان بەوە هەبێ کە ئەم پەتایەکی کوشندەیە، خەڵکێکی زۆری کوشتووە، خەڵکێکی زۆر گیرۆدە بووە و هەتاوەکو ئەوەی گیرۆدە نەبێ نازانێ ئازاری ئەم نەخۆشیە چییە، کە سوکار و خزم و دۆستانی بەخۆیەوە گیرۆدە ئەکا و توش ئەبێ، هەروەها ئەوەی کە ئازیەکی لە دەستداوە ئەزانێ ئەمە چۆنە. لە شاری سلێمانی و دەوروبەریشتا زیاتر لە 300 هاوڵاتی بەم پەتایە جانیان لە دەستداوە. ژمارەیەکی زۆریش تووشی ڤایرۆسەکە بوون. ئێمە زیاتر لە 40 مامۆسای ئاینیمان تووشی ڤایرۆسەکە بووە. هەندێک لە مامۆسایانی ئاینی ئیسرارەکەن لەوەی کە نوێژی جەژن بکرێ یا نوێژی ئەم جومعەیەش بکرێ، جینە زۆربیان پێیان وایە کە قەیچێکە
مادام پەتاکە هەیە مادام مەترسێکە هەیە بە فرسەتێکی تریش بدرێ بە وەزعەکە فرسەتێکی تر بدرێ بە تەندروستی شاری سلێمانی دوای ئەوە هەمووی چەند ڕۆژێکە ئێمە وەزعی مزگەوتەکانمان ئاسایی ئەەکەینەوە و بەڕاستی ئێمە جارێکی کە من بە مامۆسایانی بە ڕێزیشم ڕاگەین و جارێکی ئێمە ئامادەنین ئەم جارەکە مزگەوتەکان کرایەوە دەرگای مزگەوتەکان دابخێنەوە ینی لە ژێر هیچ بڕیار و کۆبوونەوە فشارێکا دەرگای مزگەوت ئێمە خۆمانۆکو ئۆقاف بڕیار ناین دەرگای مزگەوت دابخرێ بەڵام ئەگەر حاڵەتێک هاتە پێشەوە حکوومەت دای بخایە خوا نەخواستە وەزعی ئەم نەخۆشیە هەر بەردەوام بێ و وەزعەکە خراپتر ببێ ئەویان ئەو کاتە قسەی خۆی لێەکەی. باشە دو پرسیارم ئەوەیە ئەگەر دو هەفتەیەک دوای جەژن ینی نوێژی هەینی لە مزگەوتەکانە دەست پێکاتەوە بە شێوەیەکی ئاسایی وەکو پێش ئەم پەتایە یاخود مەسەلەن بەس بۆ کاتە فەرزەکان نەکرێتەوە. نا من بەڵێنێم بە مامۆسایانی بەڕێز هەر ئەم جومعەیە و نوێژی جەژنە کە جومعەی داهاتووە جومعی بڵین دوای ئەم هەینیەیە دوای ئەوە ئێمە مزگەوتەکان ئاساییەکەینەوە نوێژی جومعی تیا بکرێ فەرزەکانی تیا بکرێ بەڵام مامۆسایانی بەڕێز ئەبێ جەخت لەوە بکەنەوە کە داوا لە خەڵک بکەن کە پابند بێ بە خۆپارێزیەوە بە دەمامکەوە و بە خۆپارێزیەوە بێنە مزگەوتەکان و بەرماڵی خۆیان بێن و دەست نوێژ لە ماڵەوە بگرن و ئەوەی کە نەخۆشە بەڕاستی ئەوەی کە نەخۆشە ڕوو نەکاتە مزگەوتەکان چکە ئەوە لە ڕووی ئاینیشەوە لەوانەیە بڵێم جەریمەیەکە کە تۆ بتەوێ کە تۆ یعنی بە ئەنقەز بێ بە غەیری ئەنقەز بێ لە هوشیاری و بێ لە غەیری هوشیاری و بێ بچیتە مزگەوتێکە و پەتاکە بەریت و خەڵک توش بکەی ئەمە جەریمەیە بەڕاستی. خۆش کاک فەریدون